من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرانی بە ڕێز و خۆشەویست خێر خوازانی سەنگین و ڕێزدار سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت. بەڕێزان دەستگای بەخشینی خێرخوازی وەکو نەریتی ساڵانەی خۆی کە کۆمەڵێک پرۆژەی بۆ هەژاران و بێنەوانان هەیە ئەم ساڵیش لە ڕەمەزانی ئەم ساڵیشدا پرۆژەیەکی سەلەی خۆراکی بە بڕی 8,000 سەلەی خۆراکی بۆ خانەوادەی هەژار و بێنەوا و بێباوەکان لە سەرجەم هەرێمی کوردستاندا ڕاگەیاندووە. لەو ڕوانگەوە و لەو سۆنگەوە ئەمڕۆ لە شارۆچکەی دەربەندی خان دەستگای بەخشینی خێرخوازی هەستا بە دابەشکردنی 100 سەلەی خۆراکی بەسەر هەژار و بێنەوایانی دەڤەرەکە. بەو هیوایی کە ئێوەی ئازیز و خۆشەویست زیاتر هاوکاری بەرنامە و دەستگای بەخشین بن بۆی بتوانین زیاتر خزمەتی هەژار و بێنەوایانی کۆمەڵی ئەو کۆمەڵگەی کوردەواری بکەین. خۆی هیدایەتان بووە، خۆی هیدایەتی ئەوانەشە بووە کە ئێوە ڕووی تێ ئەکەن و یارمەتیەوە دەنێ ئەوەش یارمەتی فەقیر و هەژار ئەدەن. دەستان خۆشە و یاخوا هەر بەردەوام بێت ئەو ڕینازە هەتانە نەشەوێ و تەک نەچێتان. سپاسم بە لاوەی بەخشینەکەی ئەو هاوکاریە بەشخۆشیتانیەکەی زۆر سپاسم بە لاوەی بەخشینەکەی بۆ هاوکاریە و دەست و خۆش بێ بە چاکتان بۆ بکە ماڵتان ناواوێ خواتان لێ ڕازیوێ یاخوا. ئەمە چەند جارە منە چاکە ئێرەم ها لە بەرچاو چتم وەرگرتووە هەر ئەمانیش ئینشەڵڵا یاخوا خۆی گەورە گیان بەهەشتی هەر هەمویان خوا لە هەر هەمویان ڕازیوێ. ئەم خواردنە بۆ مانگی ڕەمەزان زۆر زۆر پێویستە، زۆر باشە، زۆر سوودی هەیە. خوایان لێ ڕازیوێ یاخوا خوا چاکیان بۆ بکە ئینشەڵڵا. زۆر زۆر دەستخۆشییان دێکەین، زۆر زۆر زەرورە ئەم خواردنە دەستخۆشی لەو کەسە ئەەکەین کە ناردێتی. زۆر زەرورە بۆ مانگی ڕەمەزانە بێ ئیشە بێکاریە قەیرانە یا ڕەبی ماڵیان ئاوایەوە بەهەشتی بەنی شادین ئەو کەسە ئەیدێرە و ئەمانیش خۆیان لێ ڕازیوێ یاخوا خوا فریان کەوێ لەم دنیا لەو دنیاش ئینشەڵڵا. زۆر سپاس بۆ بەرنامەکەتانەکەم، زۆر سپاس کۆمەڵەکەم کە ئەو بەخشینەیان داوە بۆ خەڵکە بۆ فەقیر و هەژاران ماڵتان ئاوا مەمنونم بەبێ و بیاخوا ئەوانە پێویستانە بۆ ڕەمەزان دانابوو خۆتان ئینشەڵڵا خێرتان بنووسێ ماڵتان ئاوا بێ خۆی گەورە لە خێر و بەشی ئەو بەشە خوا دەرتان نەکا شەوا خوا خێرتان بنووسە بۆ خاتری مەولی پێغەمبەر. زۆر سپاستانەکەم. زۆر مەمنون بۆ ئەم بەخشیشەداتان بۆ فەقیر و فەقرا و هەژاران ئێمەش زۆر مەمنونتانی خوا بیخەتە بەر قڕەتەنەکەتان ناجیت خوا نازیکی هەردوو دنیاتان کە لەم مانگی ڕەمەزانەوە وڵاتان لە فەقیر و فەقرا کردەوە. زۆر زۆر مەمنونین یاڕەبی خوا ناجیکی هەردوو دنیاتان کە زۆر زۆر مەمنون. مەڵێ زۆر زەرورە وەڵا زۆر زەرورە مەمنونتانین لەم کاتا داتان پێمان زۆر زۆر مەمنونی زۆر لەبیرتان ناکەین ئینشەڵڵا ئەوانی چاوانەوەتان مردن زۆر زۆر مەمنون. زۆر سوپاسی بەرنامەی بەخشین ئەەکەین بۆ هاوکاریە بۆ ئەم خەڵکە بۆ ئەم هەتیوانە هیواداری نمونەیان زۆر بێ
زۆر سپاسیانەکەین خۆلیان بە زیادکە زۆر پێویستە لە بەرەو کاتی ڕەمەزانە کاتی ئەوەی کە موچەکەمە خەڵک فەقیرە زۆر مەمنونیانین زۆر سپاسیانەکەین هیواداری نمونیان زۆر بێ خۆلیان بە زیادکە. دیارە وەک نێریتی ساڵانەی خۆی بەرنامەی بەخشین هەموو ساڵێک هەڵ ئەسێت بە دابشکردنی پێداویستی خۆراک بەسەر هەموو چین و توێژەکانی خەڵکی فەقیر و هەژارە من لەیراوە دەستخۆشی لەو برا دەوڵەمەندانەکەم کە هاوکاری بەرنامەی بەخشین ئەکەن کە لە ڕێگەی بەرنامەی بەخشین هاوکارەکان ئەگەیە بەدەستی خەڵکی مستحق و شایستە زۆر سپاسی ئەو خەڵکانە ئەکەم هاوکارەکان بگەن دەست بەرنامەی بەخشین و لە ڕێی بەرنامەی بەخشین ئێمەش بەبێ فەرقە و جیاوازی بەسەر هەموو چین و توێژەکانە دابەشی ئەەکەین. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 0750 723 25 55. بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی بەخشین خێرخوازانی دڵ ئاوا و دەستکراوە ئەوەی کە بینیتان ئەو خێر و کۆمەکی و هاوکاریانی بەڕێستان بوو کە ئێمەش بە دەستێکی ئەمین و بە ئەمانەتەوە سوپاس بۆ خی گەورە گەیاندومانەتە دەستی خەڵکانی هەژار و بێنەوە. ئێمە ئەوەمان لەسرە لە خزمەتی خەڵکا بین بۆ خزمەتی چین و توێژەکانی وڵاتی کوردەواری خۆمان بۆ خزمەتی هەژاران و نەداران و ئێوەش هەمیشە دوای فەزلی خوای پەروەردگار پشت و پەنا و هاوکاری بەرنامە و دەستگای بەخشینی خێرخوازی بوون بۆ ئەوەی کە ئێمە پرۆژەکانمان باشتر و جوانتر لە خزمەتی چین و توێژە هەژارەکانی کۆمەڵگەکەمان بێت. بۆیە لێرەوە جارێکی تر و دەیان جاری تری سوپاستانەکەین دوعای خێرتان بۆ ئەەکەین خوای پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ماڵ و سەروەت و سامانتانە خوای پەروەردگار بە فیردەوسی ئەعلا پاداشتان باتەوە. کۆتا قسەمان ئەوەیە لێرەشەوە پێتان ئەڵێن ببەخشن بۆ ئەوەی بەخشین بەردەوام بێ ببەخشن بۆ ئەوەی ئەوانەی کە خۆراک و خواردەمەنی ژەمێکیان نییە بۆ ئەوەی ئەوانیش وەکو ئێوە هاوکار بن وەکو ئێوە بەشدار بن لە خۆشیەکانی ژیان ببەخشن بۆ ئەوەی خەندە و بزە بگەڕێتەوە بۆ سەر ئەو لێوانەی کە خەندەیان لێ تۆراوە ببەخشن بۆ ئەوەی دڵەکان هەمیشە پێکەوە وابەستە بێ بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.